لە ڕاستیە چاوی داگیرکەران هەمیشە لەسەر کوردستان بووە بەداخەوە خۆشمە لە ناو خۆمانەوە کاری سەرەکی ئەم داگیرکردنە پێم وابێ ناتەبایی و ناکۆکی هێز و لایەنە سیاسیەکانی خۆمانە هەر لایەن و سیاسیەک لایەنێکی سیاسی پشتگیری لە پارتیەک لە داگیرکەران ئەکات بۆ ئەوەی کوردستان داگیر بکرێت بەداخەوە من پێم وابێ وەکاری سەرەکی داگیرکردنی کوردستان هێزە ناوخۆیەکانی کوردستان خۆمانن چارەسەر بۆ ئەمانە یەکگرتنەوەی هێزەکانە یەکگرتنەوەش پێم وابێ سەر ناگرێت چونکە ڕای جیاوازەیە بەس جیاوازەکان کۆ بکرێنەوە بەرژەوەندی نیشتیمانی بخرێتە بە پێش هەموو بەرژەوەندیە حیزبیەکان تورکیا هەم وڵاتی ئێران هەم وڵاتە داگیرکارەکانی کە ئامانجیان سڕینەوەی خاکی کوردستانە پێم وانە ئامانجیان لایەنێکی سیاسی دیاریکراو بێت ڕێز و سروی نەوازش بۆ تەواوی شەیدانی چوار پارچە و دوجار ئەمانەی کە لەم دوایەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونە قوربانی نەوی دەکەم خۆی ئێمە بمانەوە نەمانەوێ هەمانەزانین ملەتی کورد ملەتێکە کە بە درێژایی مێژوو لە ناوچەکەی خۆیاندا دوژمنەکانمان کە هەر چوار دەورەیان گرتوین شەڕمان لەگەڵاکەن بە هەموو جبەخانە و تانک و زرێپۆشەکانیانەوە هێرشەکەنە سەر ملەتەکەمان هەروەک ئەنفال هەڵەبجە کیمیابان هەموو شوێنەکانی ترانی پارچەیەک نەماوە لەم کوردستانە شەهید و قوربانیان نەدرێت بەڵام ئێمە ئێستا بێنەوە سەر کوردانی باکوور بینەوە سەر براکانمان لە باکوور تورک دژمنێکی سەرسەختە ئێمە لە ناو دژمنەکانمانە جیاوازیەک هەیە لە بینی خراپ و خراپترە من دڵنیام تورک یەکێکە لە دژمنە خراپەکانمان ینی دژمنێکی زۆر سەرسەختی کووردە بەس ئەوەی کە ئێمە باسی بکەین تاوەکو ئێستا بۆی نەیتوانیەوە زەفەر بە هەواڵان بەرێت لە قەندیل قەناعەتی من وەکو تاکێ قەناعەتی منەوەیە کە هەواڵانی قەندیل سیاسەتێکی تایبەتی خۆیانیان هەیە سیاسەتێکیان هەیە کە وەکو لای ئێمە نەبوون هەر کەس بڕواوەریگرن بۆ ئەوەی کاری سیخوڕی تیانە زۆر بەدەک بنە مەحاڵە هەرچەند لەم لاو لە لایەسە لەم باشوورە کادریان شەهید دەبێ بەداخەوە ئەمە کردوێتەوە کارێکە دژمنی تورک نەتوانێت بەردەوام بێت و سەرکەوێت بەمل ئەو ئیرادەیەکە لە شاخ لە ناو هەواڵانە هەیە و شتێکیش پێشتریژەکە باسمان کرد ئەوەی من هەمیشە وایە بینم ملەتی کورد لە سەنگەران نەبەزاوە ئەکرێ بڵێن پاشەکشەی کرد بێت بەڵام نەبەزاوە نەدۆڕاوە ملەتی کورد بەداخەوە کاتێک ئەچێتە سەر مێزی گفتوگۆ و مزاکەرە لەو کاتەیە ئەدۆڕێ بێ یەکگرتوو بێت کورد دەبێ یەکگرتوو بێت بەداخەوە هەمووشی هاواری یەکگرتوویەکە تاوەکو ێسەش یەکگرتوو نەبووە هەمومان ئەجندای حیزبایەتی ناوچەگەرایەتی بەسەرمان ئازاڵە بەڕاستی بۆیە کورد دەبێ یەکگرتوو بێ ئەگە کورد یەکگرتوو بێت دوژمنەکانمان لە بەردەمانە ناتوانن بەو شێوازە کە بیان ئەوێ هەڵسوکەوتمان لەگەڵا بکەن ئەو سەردەمە بەسەرچوو کیمیاباران بکرێنەوە ئەو سەردەمە بەسەرچوو 1970,000 ئەنفال بکرێت کەس نقەی لێوە نێت ئەوە تاسە لە ڕۆژهەڵات کچێک شەهید دەکرێت هەموو دنیایەتە سەرخەت